چالاکیەکانی 25مین فستیڤاڵی گەلاوێژ بۆ کولتوری ئەدەبی و ڕۆناکبیری لە شاری سلێمانی لەلایەن بنکەی ڕۆناکبیری گەلاوێژەوە بەڕێوە دەچێت بۆی بزانین کارەکانی فستیڤاڵەکە لەم ساڵدا چۆنە و هەروەها ئەوانەی بەشدارن تێیدا چین و ئەو بابەتانی کە باز دەکرێت چین لە ستۆدیۆ میوانداری دکتۆر نەوزاد ئەحمەد ئەسوەد ئەندامی لیژنەی ئامادەکاری فستیڤاڵی گەلاوێژ کە جەنابیان پێشتر بەڕێوەبەری بنکەی ڕۆناکبیری گەلاوێژ من لە ستۆدیۆ ئامادەیە. دکتۆر بەخێر هاتی. دکتۆر زۆر سپاس. دکتۆر کاروبارەکان بۆ ئەم ساڵ بۆ فستیڤاڵی 25مین فستیڤاڵی گەلاوێژ چۆن بەڕێوە دەچێت؟ بە شێوەیەکی ئاسایی پێشتر بڵین هەفتەی پێشوو بەردەوام کۆبوونەوە کراوە و ئامادەکاری کراوە بۆ بڵین ئەو بەرنامەی کە پێشتر بۆی دانراوە بۆی تەواوی ئەو بەش و بڕگانەی کە لە بەرنمەکە هەیە بە تەواوی ئامادە بێت بۆ جێبەجێکردن کە ئەمڕۆ 25 مانگ یەکەمین ڕۆژی فستیڤاڵە بێت سەعای 11 لە هۆڵی کولتوری کارگەی جگەرەی جاران پیشانگای شێوەکاری ئەکرێتەوە کە ژمارەیەکی زۆر هونەرمەندی شێوەکاری لە سەرانسەری عێراق و هەرێمی کوردستانە بەشداری تیاکەن 150 هونەرمەند زیاترن پیشانگایکی شێوەکاری زۆر گەورە ئەبێت. دوای ئەوە سەعات 12 نیۆڕۆ پیشانگای کتێبەکرێتەوە هەر لە هۆڵی هەشت هەر بڵین لە کارگەی جگەرەی جاران لە هۆڵی هەشت پیشانگای کتێب کە ژمارەیەکی زۆر دەستگای چاپەمەنی کوردی و عەرەبی و فارسی و ئینگلیزی بەشداریان کردووە ئەویش پیشانگایشی زۆر گەورەیە. ئەم بایەخدانە بە بەرنامە و بەشەکانی 25مین فستیڤاڵی گەلاوێژ بەهۆی ئەوەیە کە ئەم ساڵ یۆبیلی زیوینی فستیڤاڵی گەلاوێژە یۆبیلی زیوین بۆ مانایی کە فستیڤاڵی ڕووناکبیری و نێودەوڵەتی گەلاوێژ ماوەی 25 ساڵە بەردەوام چالاکیەکانی ئەکا و بەردەوامە فستیڤاڵ بۆیەوە بێ بە یۆبیلی زیوین کاتژمێر 4 بە فعلی دەست پێیەکە بڵین چالاکیەکانی فستیڤاڵی گەلاوێژ کاتژمێر 4 لە 4ەوە تا 8 بزانم تا 8 دقایقانەیە 4 ساعت بەشی هەرە زۆری چالاکیەکان بریتین لە چالاکی هونەری یعنی میوزیک و گۆرانی و کۆنسێرت و ئۆرکسترا و هەندێک شعر و چیوانە ینی چالاکیەکان ڕۆژی یەکەم کاتژمێر 4 بێگومان لە هۆڵی هونەر لەوێ ئەکرێت چالاکیەکان یعنی چالاکی هونەری و گۆرانی وەزیقاوچی ئەمانە چالاکی زۆر خۆشن و هیوادارم هەموو کەسێک یا ئەوەی بتوانێت ئامادە بێ و بێگومان هاتن بۆ هەموو کەسێکە هەموو ڕۆژانی فستیڤاڵ نەک تەنها ڕۆژانی ڕۆژی یەکەم هەموو ڕۆژانی فستیڤاڵ بۆ هەموو کەسە بەڵام کاتژمێر 4 ڕۆژ لە 25ەوە بۆ 28 بەڵام کاتژمێر 4 ڕۆژی یەکەم هینە ئاهەنگێکی خۆشە و کردنەوەیە ئافتتاحی مێرە جانەکەیە تر بەوەی ئەوەوە ئەم چالاکیانە پێشکەشەکرێن بێگومان خەڵاتی ڕێزلێنان بە هونەرمەندە گەورە و ناودارەکانی کورد وەکو مامۆستا ئەنوەر قەراغی مامۆستا مەزەری خالقی و زۆری تر هونەرمەندان هونەرمەندی ناوداری کوردی ئێران کوردی ڕۆژهەڵات بڵین شەهرامی نازری ئەو ئامادەیش گۆرانی ئەڵێ چالاکیەکان هەمە جەشنن بەڵام وەکوتم زۆربەی هەر زۆری چالاکیەکانی کاتژمێر 4 لە تەلاری هونەر هونەرین. باشە دکتۆر بە شێوەیەکی گشتی جیاوازیەکانی ئەم ساڵ لەگەڵ ساڵانی فستیڤاڵی گەلاوێژ دەکرێت بڵین هیچ جیاوازیەکی تێدایە و بابەتەکان جگەلەوەی کە شتر کراوەتەوە هیچ جیاوازیەکی تێدایە؟ بەم سۆگەری ئەم ساڵ لە دوایە ئێوەش هەستی پێیەکەن جیاوازیەکی زۆر هەیە ئەم فستیڤاڵە بڵین 25مین لەگەڵ فستیڤاڵەکانی پێشووە ئەشێت جیاوازیەکە لەو خاڵەیە کۆبێتەوە کە بایەخیشی زۆر زیاتر و بەرینتر بە بەرنامە و بە چالاکیەکان دراوە واتە ئەم ساڵ چالاکیەکان زۆر فراوانتر و سەرجەمگیرترن و بە تەنها ئەدەبی و کولتوری نین ئەدەبیە کولتوریە هونەریە ڕۆژنامەوانیە سینەماییە شانۆیە یعنی هەر هەموو ئەو چالاکیان ئەم ساڵ لەخۆگرێ و 4 ڕۆژیشە نەک 3 ڕۆژ کە ساڵانی پێشوو 3 ڕۆژ و ئەم ساڵ 4 ڕۆژە
و ژمارەیەکی زۆری ئەدیب و نووسەر و هونەرمەند و کەسایەتی ناسرای وڵاتانی عەرەبی و لە هەندێک وڵاتانی ڕۆژئاوا و لە ئێران و لە جگە لە شارەکانی تری عێراق کۆمەڵێک کەسایەتی ناودار ڕووناکبیر ئەدیب ئەمانە بانگێشت کراون و ژمارەی میوانەکانی ئەم ساڵ زۆرە بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوو زیاترە و شوێنی شایستەیان بۆ دابین کرا و ئەمانەی تا ئەم ساتە وەختە بەرنمەکە زۆر بە جوانی بەڕێوە چێ و جیاوازیەکەش وەکوتم ئەمانن جگەر بێگومان جگە لە وەکوتم چالاکی جۆرا و جۆر پانێڵی ڕووناکبیری باشە دکتۆر ئەو بابەتانی کە باز دەکرێن لە ڕۆژانی فیستیڤالەکەدا بابەتی هوەری و پێک بێگومان ڕەنگە توێژینەوەشی تیابێت لەسەر چ بنەمایەک هەڵبژێردراون پێشتر چیشن بێگومانم فیستیڤالە لەلایەن بنکەی ڕووناکبیری گەلاوێژەوە ئەنجامەدرێت کە گروپێکن لە سەرۆک و جێگری سەرۆک و ستافی جۆرا و جۆر بەشی بڵێن بەڕێوەبراتی بەشی میدیایی بەشی ژمێریاری بەشی چیتر ئەم لەگەڵ لیژنەیەک ئەتوانی بڵێن ڕاوێژکاریە چێمانە هەر هەموو بەیەکەوە بەردەوام لە پەیوەندی و گفتوگۆ و ئاڵوگۆڕی بیر و ڕاو ڕاوێژ پێکردن و ئەوانە بوون بێگومان لەگەڵ سەرپەرشتیاری گشتی فیستیڤال کە بەڕێز کاگمەلا بەختیارە بڵین ڕاوێژ و ڕێنوێنی ئەم بابەتانە هەر هەموو پێشتر مناقەشەی لەسەر کرا و ئامادە کراوە تا دوجار لە بەرنمەیەکە کە ئەمە بەرنمەکەیە بەرنمەی فیستیڤالە بە 4 زمانی کوردی و عەربی و انگلیزی و فارسی هەرێک لە بەشداربووانە درێت کە هاتوون یاخوانی کە سەردانی ئەوەکەن هەر هەموو ئەوانەی کەیان بۆ فیستیڤال ئەتوانن دانەیەک لەم بەرنامە کە 50 لاپەڕە زیاترە بە هەر 4 زمانەکە ئەتوانێت بۆی ئاگاداری تەفاسیلی چالاکیەکانی فیستیڤال بێ و وەکوتم ئەم ستافە پێشوەخت کاری زۆریان بۆ کردووە و کۆشتێکی زۆریان بۆ کردووە تا ئەم بەرنمەیە پێگەشتووە تا ئەوەی کە لەم 4 ڕۆژە چالاکیەکان بەباشی ئەنجام بدرێن هەر لە بڵین وەڵامی پرسیارەکەی تۆ جیاوازیەکە ئەم ساڵ بڵین فیلمێکی سینەماییمانەیە فیلمی دۆکەمنتاریمانەیە شانۆگەریەک هەیە جگە لە پیشانگای شێوەکاری و پیشانگای کتێب ئەمانەش هەن و شەوی شعری هەیە و پانێڵی جیاجیا پانێڵی بابەتی فکری و پانێڵی بابەتی هوەری پانێڵ لەسەر بابەتی شێوەکاری و کۆنسرتێکی مۆسیقی لەلایەن مامۆستا قەراغی ئەمە ڕۆژیەکە بکو ئاماژەم پێدار و مامۆستا عەبدوڵڵا جەمال سەگرمە بڵین کۆنسرتێک یا ئۆرکسترایەک پێشکەشەکەن بەهەرحاڵ ئەم چالاکی هەمە چەشن و هەمە ڕەنگ لەم 4 ڕۆژە پێشکەشەکرێ سەرباری پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بە ژمارەیەکی زۆر لە نووسەران و ڕووناکبیران و ئەوانەی لە پانێڵ و لە چالاکیەکانە بەشداریەکەن و جگە لە بڕگە و بەشە جێگیرەکانی فیستیڤال کە هەموو ساڵێک هەیە وەکو پێشبڕکێی ئەدەبی کە بریتێ لە پێشبڕکێی شێعر و چیرۆک و لێکۆڵینەوە لە 2 ڕۆژە خەڵات بەسەر یەکەم و دووەم و سێمی ئەو سێ بوارە دامەشەکرێت. دکتۆر دیارە ئەو بابەتانەی کە لە فستیڤالەکەدا باز دەکرێت بابەتی هوەریە نووسینە لێکۆڵینەوەیە ئەمانە بە شێوەیەکی گشتی با بڵێن ئەو نووسەرانەی کە ئەم بابەتانە پێشکەش دەکەن لە چەندین وڵاتەوە هاتوون بە دیاریکراوی نووسری کام وڵات بەشداری لە فستیڤاڵی گەلاوێژدا کردووە ئەمساڵ لە فەڕەنسا بڵین هونەرمەند و ئەدیبەن هاتوون لە مەکسیک لە ئەمە لە ئەوروپا یعنی ئەگەر بیرم مابێ ئەمانە لە هەندێک وڵاتی ئەوروپی هاتوون لە وڵاتانی عەرەبی لە میسر هەنێک شاعیر و نووسەری ناودار هاتوون هەروەها لە مەغرب لە بەیروت لە لوبنان و کوێت لەکوێتەوە هاتوون کۆمەڵێک نووسەر کوێیتر بەهەرحاڵ ئەمانە لە وڵاتانی دەرەوە بڵێن ئەو وڵاتانی ئەوروپی وڵاتانی عەرەبی لە ناوخۆشە بڵێن لە زۆربەی شارەکانی عێراقا وەختە بڵێم لە هەموو شارەکانی عێراقا سەرۆشی لقی یەکێتی ئەدیبان و نووسەرانی عێراق بانگێشت کراون لەگەڵ بەشی هەرە زۆری ئەدیبان و نووسەرانی هەرێم کوردستان بێگومان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ڕۆژئاوای کوردستان میوانمان هەن بەشداریەکەن لە چالاکیەکانە جگە لە هەندێک لە نووسەران و ئەدیبانی ئێرانی فارس بڵین وەکو تەم شاهرامی نازری یەکێکە لەو گۆرانی بێژ و نەرمەندە ناسراوانەی کە لە ڕۆژی یەکەمە
کۆمەڵی گۆرانی کوردی پێشکەشەکان. باشە دەزانین کامە 25مین فستیڤالە تا ئێستا بەڕێوە دەچێتی گەلاوێژ ئەو دەستکەوتانەی کە لە فستیڤالەکە چەند وەختە تا ئێستا بەدەست هاتوون چی بوون تا ئێستا بۆ پێی جەنابەت بەڕێوەبەری پێشتری بن کە ڕۆناگیری گەلاوێژ بین. بەڵێ یعنی من ئەگەر متابعی 25 ساڵی چالاکیەکانی فستیڤالی ڕووناکبیری گەلاوێژ کردبێ بێگومان بەروبوومی باشی هەبووە دەستکەوت بە هەر حاڵ بۆ بابەتی ڕۆشنبێر بەڵام ئەنجامەکانی ئەم 24 ساڵەی پێشوو لە بیۆبیری زیوینە کۆ ئەبێتەوە بەو پێی کە کۆمەڵک بڵین گروپێک لە ڕۆشنبیران و لە گروپێکی گەورە ژمارەیەکی زۆر لە نووسەران و ڕۆشنبیران و ڕووناکبیرانی کورد لە ماوەی ئەم 25 ساڵەیە هەوڵێکی زۆریان ناوە کە ئەم فستیڤالە بەردەوام بێت و ژمارەیەکی زۆر لە خەمخۆرانی ڕووناکبیری و ڕۆشنبیری کوردستان بەردەوام کاریان بۆەوە کردووە کە فستیڤالی ڕووناکبیری بەردەوام بێت تا ئەمڕۆ کە گەیشتۆتە یۆبیلی زیوین کە 25 ساڵە بەبێ دابڕان چالاکی ڕۆشنبیری بەردەوام بووە یانەگەر بشێت بڵین دەستکەوت ئەمە خۆی دەستکەوتێکی گەورەیە خۆی دەستکەوتێکی جوانەکە فستیڤال ئەگاتە 25 ساڵ و چالاکی ڕۆشنبیری جۆرا و جۆرەمە چەشن دروست دەکرێت ژمارەیەکی زۆر لە میوان لە وڵاتانی دەرەوە بانگێژ دەکرێن بێگومان ئەم میوانانەی کەن لە هونەرمەندان و ڕووناکبیران و نووسەران و ئەدیبی گەورە ئەمانە ڕاستەوخۆ لەگەڵ نووسەران و ڕۆشنبیران و ئەدیبانی کووردا دیالۆگەکەن یەکترە ناسن تێکەڵە بن دیالۆگی ڕۆشنبیریەکەن ئەمانە هەر هەمووی بەدیوێکی ترە ئەزانی هین پیشانەیە بڵین ئەم پەرۆشیە یا پەرۆشی ڕۆشنبیری کە ئەمڕۆ سەرباری کۆمەڵی قەیرانی ناخۆش قەیرانی ئابووری قەیرانی کەشوهەوا نازم قەیرانی سیاسی ئەمەم و قەیرانە زۆر خراپ و ناخۆشانەی ڕوبەڕووی کوردستان بۆتەوە بەڵام لە تەک ئەمەیە هێشتا پەرۆشیەک بۆ بابەتی ڕۆشنبیری و بۆ سازدانی فستیڤال ماوە و بگرە بە گەربگوڕی و بە چالاکیێکی زیاترەوە ئەم چالاکیانە پێشکەش دەکرێن. باشە دکتۆر دیارە ساڵانە فستیڤالی گەلاوێژ دەرفەت بۆ زۆر قەڵەمینە و زۆر گەنج دەرخسێنێک کە بابەتەکانیان لەم فستیڤالەدا پێشکەش بکەن و مناقەشە و گفتوگۆی لەسەر بکرێت لام ساڵدا ئەم بابەتەیان چۆنە؟ ئەمە بەشێکە لە بڵین یەکێک لە بڕگە سەرەکیەکانی فستیڤالی گەلاوێژ کە بریتە لە پێشبڕچەی ئەدەبی واتە پێشتر 2 مانگ یا 3 مانگ بەر لە فستیڤال یا زیاتر بەهەرحاڵ بوارەکرێتەوە داوا لە ئەدیبان و نووسەرانی گەنج ئەکرێت بابەت بنێرن بە بڵین شێر و چیرۆک و لێکۆڵینەوە لە هەر سێ بوارەکە بابەتە نێرن لە دوایە لیژنەیەکێ بابەتەکان جیا ئاکاتەوە و ئەچێتە ناو بابەتی پێشبڕچێتەوە پێشەوە دەسەکرێت بەم ئامادەکاریانە کۆکردنیانی ڕەنگە لە بینی 2 بۆ 3 مانگ پێشتر ئەم بابەتانە بڵین ڕاگەێنرێ لە کەناڵەکان و لە میدیاکان و لە سایت ئەلکترۆنیەکانە و ژمارەیەکی زۆری گەنج بابەتە نێرن چیرۆک و شێر و لێکۆڵینەوە جاکرێنە و لیژنەیەکەیە هەڵسەنگانی بۆ ئەکا و بێگومان ناوەکان لە ئابرێن بۆی بڵین تەبیعەتی پێشبڕشێ بەو شێوەیە بەڵام لەم پێشبڕشی ئەدەبیە زیاتر بایەخ بە بەهرەی تازە و بە قەڵەمی نوێ و بە گەنجی بڵین ئەوانەی کە لە سەرەتایی نووسین و هەوڵی نووسینان و بەهرەی شیانتیایە بێگومان زیاتر بایەخ بەو کەسانە ئەدرێ نەک بڵین نووسەرێکی بە ئەزمون و ناودار لەم پێشبڕشیە بەشداری ناکا بەڵکو وەکوتم زیاتر بۆ گەنجان و بەهرەی تازەیە و ئەمەش لە ماوەی ئەم 24 ساڵەی ڕابردووە وەکو تۆوتە دەستکەوتی باشی هەبووە لەو ڕۆیی کە فستیڤالی گەلاوێژ هاندەرێکی باش بووە بۆ ئەو نووسەرە گەنجانە کە هەنیان بات بەردەوامە لەسەر نووسین و بەم سۆگەریش ژمارەیەک لەو ئەدیب و نووسەر و هونەرمەندانەی کە ئەمڕۆ ناون لەم بوارە داهێنانەکەن و لە گۆڕەپانی ئەدەبی کوردیا ناودارن پێشتر سەرەتای دەرکەوتون و نووسینیان لە فستیڤالی گەلاوێژ بووە کە خەڵاتیان بردووە یەکەم یان دووەم یا سێم لە دوایە بەردەوام بوون و تا ئەمڕۆ ناوی دیارن بەهەرحاڵ ئەمە یەکێکە لەو بەرومانەی کە فستیڤالی ڕووناکبیری گەلاوێژ بەدەستی هێناوە. باشە دکتۆر ئەو پێشنیار و ڕاستپاردانی کە لە کۆتایی یاخود لە کۆتا ڕۆژی فستیڤالەکەدا کۆ دەکرێنەوە دواتر چیان لێکرا ڕاستەی کوێیەکرێن؟ پێشنیار و ڕاستپاردا
ئەمانە لە هەموو بیستیڤالێکە ئەو گروپەی کە لەو بڵین لە بلکە ڕووناکبیری گەلاوێژە کارەکەن و هەوڵ و کۆشیان کردووە ئەمانە بەشێکی بۆ ستافی دواتر یا بۆ گروپی دیاتر یا بۆ ساڵانی داهاتووە بەشێکی بۆ ئەوەیە کە کارەکان زیاتر پەرە پێ بدەن و ئەگەر کەم و کورتی هەبووە زیاتر بڵین بەرەو پێشی بەرن و بەشێکی ئاراستەی دامەزراوەکان یا ڕەنگە بڵێم حکوومەت یا مؤسساتی تر یا کوێی تر ئاراستی ئەوانە کرێ بۆ ئەوەی بڵین ئاگداری سەرانسەری ئەو چالاکیانە بن کە لە کوردستانە ئەکرێەوە بە دیاریکراویش بۆ نمونە فستیڤاڵی ڕووناکبیری گەلاوێژ بۆ ئەوەی هەماهەنگی لە هەموو لە زیاد لە لایەنێکەوە بێ و بۆ ئەوەی زیاد لە لایەنێک یا ناوەندێک یا دامەزراوێک بەشداری لەم فستیڤاڵە بکە بۆ نمونە ئەمەی ئەم ساڵ بڵین بنکەی ڕووناکبیری گەلاوێژە وزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانە بە هاوکاریە بە یارمەتی وزارەتی ڕۆشنبیری عێراق و بە سپۆنسەری میدیایی کورتسات ئەمانە هەر هەمووی کۆمەڵێک ناوەند و دامەزراون بەشدارن لە چالاکیەکانی فستیڤاڵی ڕووناکبیری گەلاوێژ. باشە دکتۆر دیارە ساڵانە لە ڕێگەی و بابەتانی کە پێشکەش دەکرێت وهروەها کۆمەڵێک ڕەخنە لە خۆگرتن لەسەر بابەتەکان هەیە ئەمە تا چەندە کاریگەری لەسەر بەرەو پێشبردننی بەرهەمە ئەدەبیەکان و ڕوا قەڵمی نووسەران هەبووە و بۆم ساڵیش ئەم بابەتە تا چەندە بەکراوی دەمێنێتەوە. یعنی بابەتی ڕخنە و ڕخنە لە خۆگرتن یان بە دیاریکراوی ڕخنا یەکێکە لە بابەتە هەرە گرنگ و پێویستەکانی هەموو جۆرە چالاکیشی ئەدەبی یا هوەری یا ڕووناکبیری ڕخنە ئێجگار پێویستە هەبێت و بە تەبیعەتی حاڵ ڕخنە بوونیە بێ هەر چالاکیەک ئەنجام بدرێت هەر ئەبێ ڕخنە و بۆچوونی جیاواز و ئاڵوگۆڕی بیۆڕایتیا بێ ئەگەر چالاکیەک ڕخنەی تیانە بێ چالاکی ئەستەن چالاکی نەکراوە تۆ کار بکە چالاکی ئەنجام بدا تۆ ئیش بکە بە تەبیعەتی حاڵ ڕوبەڕووی کۆمەڵێک بۆچوونی جیاواز و ڕخنە و چی ئەمانە بێتەوە من لێرە ڕخنە بەمانە ئیجابیەکەی بەمانە پۆزتیڤەکەی ئەڵێم و ئەمە دیاردەیەکی زۆر پێویست و زۆر سروشتیە و ئەگەر پرسیارەکەی تۆ ئاماژە بێ بۆ ئەوەی کە لە پێشبەرچێکە شێعر و چیرۆک و لێکۆڵینەوە ساڵانە یەکەم و دووەم و سێمەکرێ و دوای هەنێک کەس گلەیەکە لەوەی کە دەرنەچووە ئەمەش هەر بابەتی سروشتیە کاریگەری لەسەر بەرەو پێشبردننی نووسینی نووسەرانیش دەبێت بەمسۆگەری پێشبەرچێ و فستیڤاڵ بۆ ئەوەیە بەڵام ئیتر لیژنەیەکە بڕیار لەسەر باشی ئەم شیعرەیە ئەم چیرۆکەی ئەم لێکۆڵینەوە لیژنەکە بڕیاری لەسەر ئەدا و لە دوایە ئەم چەند کەسە کە دەرە چەنددا پێشبەرچێکەیە هەیە دەرناچێ ئیتر مەرجنیە ئەوەی کە دەرنەچووە یعنی بابەتەکەی خراپ بێت ئەوە لیژنە بڕیاری داوە یا مەرجنی ئەوەی کە یەکەم بێ ئیتر تووشی غرور یا جۆرێک لە خۆبایی بێ بڵێ من یەکەم بە پێچوانەوە ئەم یەکەمی ئەبێ هاندەرێکی زیاتر بێ بۆەوەی بەردەوام بێ بکاری باشتر پێشکەشپایە ئەوەی کە دەرناچێت زۆر ئاسایە زۆر حاڵەتیشی سروشتیە و ئەویش ببێ بەهاندان بۆ ئەوەی بابەتی زیاتر پێشکەش بکات و ئەمانە لەبەرەوە ڕخنا نەکەر سروشتیە بگرێت زۆریش پێویستە بۆ پەرەو پێشبردننی هەموو جۆرە چالاشێکی هوەری و کولتوری. باشە دکتۆر بابەتێکی دیکە هەیە ئەو تێکەڵاوبوونە هوەریەی کە لە نێوان کوردانی هەر چوار پارچە واروها عێراق لە وڵاتانی بیانیشەوە لەگەڵ نووسەران دروست دەبێت ئەم تێکەڵاوبوونە هوەری و ئەدەبی و کللتوریە لەسەر بەرهەمە ئەدەبیەکان چ ڕنگدانەوەیەک و چ کاریگەریەکی دەبێت مەسلەی تێکەڵبوونی ئەدیبان و نووسەران و هونەرمەندان تێکەڵبوونی ئیتنیکی یا تێکەڵبوونی نەتەوە جیاوازەکان ئەمە خۆی یەکێکە لە دەرکەوتەکانی فستیڤاڵی ڕووناکبیری نێودەوڵەتی کە بڵین فستیڤاڵی گەلاوێژش بەناوی فستیڤاڵی ڕۆشنبیری یا ڕووناکبیری نێودەوڵەتیە بە تەبیعەتی حاڵ ئەم سیمایە لە خۆگرێ ینی تێکەڵبوونی ئەدیبان و نووسەران بەوەی کە ژمارەیەکی باش لە ئەدیبان و نووسەران و هونەرمەندان و ڕووناکبیران لە وڵاتانی ترەوە بانگێژ دەکرێن و لێرە بە تەبیعەتی حاڵ کارلێک دروستە بێت کارلێکی کولتوری ڕۆشنبیری هونەری لە نێوان ئەدیبان و نووسەرانی ئەدیبان و نووسەران و هونەرمەندانی کورد لەگەڵ ئەدیبان و نووسەران و هونەرمەندانی گەلانی تر یان نەتەوەکانی تر بە تەبیعەتی حاڵ ئەم تێکەڵبوون و ئەم کارلێکە کاریگەری لەسەر پێشکەوتنی ئەدەب و هونەر و کولتوری کوردیش جێڵێ هەروەکو چۆن
کاریگەری ینی ئەشێت ئەمە دەواازەیەکیش بێ یا پردێکی باش بێ بۆ ناساندنی ئەدەب و هونەر و کولتوری کوردی بە گەلانی تری دراوسێ یا گەلانی دوور ئەمە بە تەبیعەتی حاڵ کاریگەری لەسەر بەرهەمەکان لە هەموو ئاستەکانە جێهێڵێت و ئەم 20 یا 24 ساڵی ڕابردووی فستیڤاڵی گەلاوێش ئەمەی سەلماندووە بە شێوەی جیاجە. باشە دکتۆر ئەمە بۆ بینەران وەکو کۆتا پرسیار فستیڤالەکە وتت 4 ڕۆژ بەردەوام دەبێت لە کاتژمێر چەند هەتا کاتژمێر چەند هەر هاوڵاتیەک ویستی سەردان بکات بتوانێت بێتە ئەمڕۆ بۆ پێی ڕۆژی یەکەمە ئەمڕۆ جیاوازە بێت لەگەڵ سێ ڕۆژی داات و ئەمڕۆ سعای 11 لە کارگەی جگەرەی کۆن هۆڵی کولتوری دەست پێیەکە وەکوتم پیشانگای شێوەکاری ئەکرێتەوە سعای 11 سعات 12ش هەر لە هەمان کارگەی جگەرەی جاران هۆڵی هەشت پیشانگای کتێبەکرێتەوە 11 و 12 ئیتر پشووە تا سعات 4 بەڵام کاتژمێر 4 خۆشترین و بڵین بۆ بەڕێ بۆ هەموو بۆ بینەران ومانە خۆشترین چالاکی هوەری پێشکەشەکرێت لە بەرەوتم هوەرمەند شەهرامی نازری یا مامۆستا ئانوەر قەراغی مامۆستا عەبدوڵڵا جەمال سەگرمە و کۆمەڵێک کۆنسێرت و مۆسیقا و گۆرانی و دیزایانی بڵین پیشاندانی نمایشی جلوبەرگی نەتەوەکان و چالاکی هوەری سەرنجڕاکێش و هەمە چەشن پێشکەشەکرێت لە 4ەوە بۆ 8 لە تەلاری هوەرە بێت یان هەر لە کارگەی جگەرا بێت لە کارگەی جگەرە تەنها پیشانگای کتێب و پیشانگای شێوەکاری کە بەردەوامە بێ ئەمە بە درێژای ڕۆژانی فستیڤاڵ و دوای فستیڤاڵیژەوە هەرەمێنێت تا هەفتەیەک بەڵام چالاکیە هوەرێکی کاتژمێر 4 لە تەلاری هوەرە بێ ئەمە ڕۆژی یەکەم ڕۆژی دووەم و سێم و چوارەم لە هۆڵی هوتێلی ڕامادا چالاکیەکان پێشکەشەکرێت سعات 9:30 سەر لە بەیانی و 3 دوای نیوەڕۆ یعنی ڕۆژی یەکەم لە تەلاری هوەر ڕۆژی دووەم و سێم و چوارەم لە هۆڵی هوتێلی ڕامادا کاتەکانیش وتم بەڵێ دەستەکان خۆش دکتۆر نەوزاد ئەحمەد ئەسوات ئەندامی لیژنەی ئامادەکاری فستیڤاڵی گەلاوێش سپاس بۆ ئامادەبوونێت ماندوومان کردی بەخێر هاتی دووبارە.